الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستان، حەزەکەم دەستپێک بە قسەیەکی ئیڤان کەسێکی مولحیدە، سێ بران لە برایانی کارامازۆف، ڕۆمانە ناودارە جیهانیەکەی دۆستۆڤسکی. ئیڤان وەکو مولحیدێ قسەیەکەکە، ئەڵێ ئەگەر خودا نەبێ هەموو شتێ حەڵاڵە. ئەگەر خودا نەبێ هەموو شتێ حەڵاڵە. بۆیە برایەکی ئیڤان کەسێکە کوژێ، پاساوی کوشتنی کەسەکەی ئەم قسەی ئیڤانە. بۆ ئیکوژی؟ ئەڵێ چونکە خودا نییە، کە خودا نەبێ هەموو شتێ حەڵاڵە. لە سۆنگەی قسەکەی دۆستۆڤسکیەوە ڤۆڵتێر پاشکۆیەک دانێ، ئەڵێ ئەگەر خودا نەبێ ئەرکی سەرشانمانە دروستی کەین، چونکە ژیان ئەخلاق بەهاجوانەکان بەبێ بوونی خودا نابێ، بەبێ بوونی خودا نابێ. بیرمەندی جیهانی ئیسلامیش عەلی عیزەت بیگۆڤیچ ئەویش قسەیەکی هەیە، قسەکەیشی وەکو تایتڵێکی فکری گەورە بڵاو بۆتەوە جیهانە. ئەڵێ زۆر ئاساییە ئەکرێ کەسێک مولحید بێت و بە ئەخلاق بێ. مولحیدمان هێ درۆ ناکە، داوێن پاکە، فێڵ ناکە، گزی و دزی و درۆ ناکە. ئەکرێ کەسێک مولحید بێ و بە ئەخلاق بێ، بەڵام هەمیشە ئیلحاد وەکو تیۆریەک بێ ئەخلاق. مولحید ئەکرێ بە ئەخلاق بێ، بەڵام تیۆری ئیلحاد هەمیشە بێ ئەخلاق. ئەمە قسەیەکی زانایەکی گەورەی بیرمەندێکی گەورەی جیهانی ئیسلامیە. ئەبینی زانە مولحیدەکانیش جەختیان لەسەر و بابەتە کردوتەوە. ڕیشارد دۆکینز کە خەڵاتی نۆبلی هەیە لە کیمیا، ئێستا وەکو باوکی ڕۆحی مولحیدەکان دانرێت، مامۆسای گەورەی مولحیدەکانە. ئەڵێ لە دەرەوەی بازنەی ئاینە شتێک نییە ناوی خێر و شەڕ بێ، چاکە و خراپە بێ. لە دەرەوەی بازنەی ئاینە ناتوانی بیسەلمێنی بڵێ هیتلەر کارێکی قێزەونی کردووە کاتێ جینۆسایدی جوولەکەکانی کردووە. ناتوانی. بۆی پرسیاری لێکرێ، ئەی باشە خیانەتی زەوجی چییە؟ بە پێناسەی جەنابەت چییە؟ ئەڵێ هەڵەیەکە. ئەڵێ یانی چی هەڵەیەکە؟ ئەڵێ وەکو وایە مناڵک لە دایکە بێ بە هەڵەیەکی سروشتی لە بری 5-5-6 پەنجەی بۆ دروستە بێ، ئەویش وایە هەڵەیە. ناتوانی بڵێ گوناهە، ناتوانی بڵێ ئەمە شەڕە، چونکە شەڕ و خێر و گوناه و پاداش ئەمانە تایبەتمەندی چین؟ تایبەتمەندی ئاینن. ئاین فیزیاناسێکی گەورە کە مولحیدە، لۆرنس کراون، پرسیاری لێ کرێ، ئەڵێ سێکس لەگەڵ مەحارێمە، یعنی لەگەڵ دایکە، لەگەڵ خوشکە، لەگەڵ کچە، ئایەمە بە چییە زانی؟ ئەڵێ هێشتا بۆم ڕوون نەبووەتەوە کە بڵێم هەڵەیە، نەک تاوان. هێشتا ناتوانم بڵێم هەڵەیە، بۆم ڕوون نەبووەتەوە بڵێم هەڵەیە. ئەم دەستپێکە بۆ چی؟ ئەم دەستپێکە وەکو بەرپەرشدانەوەی قسەیەکی بڵاوی ئەم ڕۆژانەی کوردستانە. ئەبێ خێزان لە دەستی ئاین، لە دەستی کۆمەڵگا دەربهێنرێتە دەرەوە. ئەگەر خێزان، ئەگەر ئافرەت ئەڵێ ئافرەت لە دەستی ئاین و خێزان ئەبێ بهێنرێتە دەرەوە، ئەبێ بهێنرێتە دەرەوە. هێناتە دەرەوە چی ڕووەدا؟ ئەو کارانە ڕۆدا کە ئێستا وتمان، کە ئاین نەبوو، کە خودا نەبوو، هەموو شتێ حەڵاڵ. بۆیە لە تیۆری ئیلحادا تا ئێسەش نەگەیشتوونەتە ئەنجامێ بڵێن چۆن بزانین کامە باشە و کامە خراپە. چۆن بزانین؟ ڕیشارد دۆکینز ئەڵێ چی؟ ئەڵێ کوشتنی کۆرپەلە لە بەربردنی مناڵ، کوشتنیان وەکو چی وایە؟ وەکو ئەوەیە کە ئاو ڕادەی لە دەمت، ئاو ڕادەی لە دەمت فڕێدێتە دەرەوە، ژمارەیەکی زۆر بەکتریا کوژی، ئەوانش بوونەوەرن. نەفسی شتە.
نابێ هەز بە تاوان بکەی، نابێ هەز بە تاوان بکەی. لێرەدا کاتێ ئەڵێن پێوەرێکمان دا بۆ دابنێن، پێمان بڵێن چۆن بزانین چاکە و خراپە چییە، تا ئێسش پێوەرێکی نییە. هەندێکیان وتیان زانست دەتوانێت دیاری بکە کامە چاکە و خراپە، بەڵام زانست بەس تەنها لە بواری ماتریالیزم و مادیەت ئایشەکە، زانستی تەجریبی لەو بارە ئیشەکە، چاکە و خراپە حەقی نییە بەسەرەوە. هەندێکیان وتیان نەفعی قازانج، کەواتە هەر کەسێ بیەوێ قازانج بەدەستبێنێ چی ئەکا بیکە. هەندێک وتیان نە قازانج نییە، بەرژەوەندیە، تا ئێسش ڕێک نەکەوتون، هیچ پێوەریشیان ڕاست دەرناچێت. ئەلەم بابەتەوە ئینە ناو بابەتی جێندەر کە وتمان بابەتەکە لەژێر تایتڵی و ناونیشانی لە جێندەرەوە بۆ پیدۆفیلیا. یەکێ لە سەختترین پرسیار ڕوبەڕووی ئەوانە ئەبێتەوە کە باوەڕیان بە شوناسی جێندەری هەیە. ئەوان جیاوازیان کردووە لە نێوان شوناسی بایۆلۆجی و شوناسی جێندەریە. شوناسی بایۆلۆجی ئەوەیە کە تۆ بە شێواز پیاوی، ئەوی دیکە بە شێواز مێیە، ئەندامی لەشی، ئەندامی مێینەیە. ئەڵێن ئەوە تعبیر لە کەسەکان ناکە، ناتوانی بزانین لە ڕێگەی ئەوەوە مێیان نێرە. ئەی چی؟ ئەڵێ جۆری جەندەری، شوناسی جەندەری ناخی خۆیەتی، خۆی بەچی ئەزانی. لێرەدا وەکو وتم سەختترین پرسیار، سەختیەکەیشی لە ئاسانیەکە و سادەکەیەتی کە ڕوبەڕوویان ئەبێتەوە یەکێکیان ناتوانێت وەڵام باتەوە. ئەڵێن لە بواری بەیۆلۆجیا ئەزانین کێ مێیە و کێ نێرە، بەڵام لە بواری جەندەریا پێمان بڵێن پێناسەی ئافرەت چی. پرسیارێکی سادەیە، بەڵام زۆر قوڵە، زۆر سەختە. تا ئێسش ناتوانن وەڵام بنەوە بڵێن ئافرەت مێ چییە. پێناسەی بایۆلۆجیم بۆ بکە، پێناسەی جەندەریم بۆ بکە، وەڵامی نییە. پێناسەی جەندەری بۆ نێر و مێ پێمانەڵێ نەکەن باوەڕ بە سۆنار بکەن، نەکەن دڵتان خۆش بێ بە سۆنار. کچ و کوڕی هاوسەرگیریان کردووە و کچەکە دوو ژیانە زۆر دڵیان خۆشە بێ، حەز دەکەن بزانن کچیانە بێ یان کوڕیانە بێ، ئەچونە لای پزیشکی سۆنار، پزیشکەکەڵێ چی؟ ئەڵێ مێیە. جەندەر پێڵێ دڵی خۆش نەکەی، چیڵێ مێیە؟ ئەوە لاشەی مێ، بەڵام خودی خۆی حەقیقەتی خۆی چیڵێ مێیە. بۆ ئێستا بانگەشە بۆ ئەوە ئەکەن ئەڵێن مناڵ لەو ساتی کە لە دایکەوێ نابێ وەکو نێر سەیریکەی ئەگەر ئەندامی نێری نەبوو، نابێ وەکو مێ سەیریکەی ئەگەر ئەندامی مەینی هەبوو. نا، دوور بکەوەرە لە ئەنتە و ئەنتی، لە هی و شی. ئەو دەستەواژادەم بەکاربێنە. جلوبەرگی کوڕانە بۆ کوڕەکەت کە بایۆلۆژیان کورتە ماکڕا، جلوبەرگی پیاوانەی کوڕانەی لەبەر مەکە، یاری کوڕانەی بۆ مێنە. کچەکەشە جلوبەرگی کچانەی بۆ مێنە، یاری کچانەی بۆ مێنە. یاریەکان با لاجنسی بن، یاخو هیچ ڕەگەزێکی پێ و دیار نەبێ، یاخو تێکەڵیان کە. لەبەرەوەی ئەو مناڵە تۆ بە قسەی خۆت قەنەعەتی پێنێنی کە کوڕە، قەنەعەتی پێنێنی کە کچە، با خۆی بدۆزێتەوە. لێرەدا یاری بە عەقڵی مناڵەکەن، یاری بە عەقڵی مناڵەکەن. بە تایبەتی ئێستا چەندەها قوتابخانەی نمونەیی دروست بووە لە ڕۆژئاوا، لە ئەمریکا، لە وڵاتانی ئەوروپاش. ئەو قوتابخانە پیانەوەتی قوتابخانەی ناڕەگەزی، قەدەغەیە هی و شی بەکاربێنی، هەر شتێک دەلالە لە نێرێتی و مێیەتی بکە، ناوێ بەکاری بێنی. مامۆساکان ئەگەر نێر بێ نابێ وەکو خۆی وەکو نێر پیشان با، مێکەش نابێ خۆی وەکو مێ پیشان با. ڕۆژی خۆی کاتە نێر، ڕۆژی خۆی کاتە مێ، ڕۆژی جلێک لەبەرکە هی هەردوو ڕەگەزەکەیە. لەبەرەوەی ئەو مناڵە نەزانێ چ ڕەگەزێکە. اینجا ئەبێ بەردەوام بەگوێی ئەو مناڵانە بچپێنی، بڵێ تۆ ئازادی ها، نەکەی بەخەڵەتەی لەبەرەوەی ئەندامی زاوزەی مێینەتەی تۆ وەبزانی میت. نا، نەکەی بخەڵەتەی، تۆ خۆت ئازادی، خۆت حەزەکەی چی بی، خۆت لە ناخی خۆتا چیت. ئەو پرسیانە بە بەردەوام ئەچرپێنرێ بە گوێی ئەم مناڵەدا
بۆیە سەری لێ شێوێ گومان لە مێشی ئەو مناڵا دروستەکرێ گومان لە مێشی ئەو مناڵا دروستەکرێ وڵاتێک وەکو سکۆتلەندا بە یاسا ڕێگەی یاوە بە مناڵ لە 4 ساڵیە ڕەگەزی خۆی بگۆڕێ مناڵ لەبەرەی لە ناخی خۆیە هەستە کامەیە کەچی بایۆلۆجیە نێرە مافی هەیە ناوی خۆی بگۆڕێ جلوبەرگی خۆی بگۆڕێ مافی هەیە ڕەگەزی خۆی بگۆڕێ نەشێرگەری بۆ بکرێ بەبێ ئەوەی پرس بە باوک و دایک بکرێ بەبێ ئەوەی پرس بە باوک و دایک بکرێ لە کاتێکە سەری هەندێک توێژینەوەم کرد کە هەر لە ڕۆژ ئاوا دەرچووە ڕوبەڕووی ئەم دیاردەقێزەونە بوونەتەوە ئەڵێن باشە چۆن ئەبێ باوەڕ بە شتی وا بکەیت مناڵێک ئەخەڵەتێک باوەڕی بە بابا نۆیل هەیە وازانەوە کە ینی بوونەوەرێکی حەقیقیە لە ئاسمان و هاتوو گەلەکسێکی پێ و اینجا دوای ئەوە هاتووە دیاری بۆ خەڵکە بێنێ وازانە حەقیقەتە نازانێ ئەمە وەکو نمایشێکە کرێ حەقیقەتی نییە مناڵێک ئەخەڵەتێنرێ کەچی تۆ لە حەقیقەتی خۆیان باوەڕی پێەکەی کەڵێ من مێم کەڵێ من کوڕم بۆیە ئەم مناڵە بە پێی تووڕەبوون و ئارامی ڕەگەزی خوا نەگۆڕن کە تۆ ئەی چرپێنی بەگویا تۆ ئازادی سەعاتێک کەڵێ من نێرم سەعاتێک کەڵێ من مێم ڕێگە دراوە بە مناڵان ئازادی دەربڕن لەو بابەتەوە ئەو توێژینەوانە بەس لە چیەکەن ئەڵێن ئەو مناڵانەی کە ئەڵێن ئێمە نێر نین لە کاتێکا بایۆلۆجیە نێرن ئەڵێن مین ئەڵێ وازی لێ بێنە 180 خۆیان ئەگەڕێنەوە سەر ناخی کۆنیان ئەگەڕێنەوە سەر شوناسە بایۆلۆجیەکە هەر پێویست بە دەرمان ناکە پێ عیلاج ناکە بەڵام جەنابە ستەری لێ شێوێنی تەشجیعەکەی کە ئەڵێ نێرنی مێم تەشجیعەکەی هانیە دەی لەسەرەوە بەردەوام بێ ئەچە لەو خاڵە قێزەونانە ئەوەیە کە باوەڕ بە مناڵە کرێ یەکسەر باوەڕی پێکرێ یاسایەک دەرچووە لە یەکێک لەو یاسا قێزەونانەیە کە لە سوید دەرکراوە ئێستا لە جیهانا تەنیوەتەوە زۆرێک لە وڵاتەکان دیکەش چاو لەوانەکەن یاسای سۆسیال LVU بۆ پاراستنی مناڵە بە حەساب بەڵام بەڕاستی بۆ تێکدانی مناڵ ئەچێتە فێرگە چێتە قوتابخانە بێزارە دڵی تەنگە مامۆسا پێڵێ بۆ دڵتەنگە خۆ لە ماڵۆ تووڕای نەکردی باوکم لێم تووڕە بووە بەبێ پرسی باوک و دایک ئەم مناڵە لە باوک و دایک کێسێنن ئیتر باوک و دایک چاویان بۆ مناڵە ناکەوێ نازان لەکوێ هەنێ جار لەبەری ئەوەی باوکێک کەمێ دڵی ڕۆڵەکەی ڕەنجاندووە سۆسیال ئێت بە زۆر هەموو مناڵەکانی لێسەنێ ئەیان با نەک یەک مناڵ ئەم مناڵە کاتێ برێن طبعا ئەمە قسەی من نییە پەرلەمانتارێکی سویدی کتێبێکی داناوە کە زۆر تووڕێ لەسەر ئەم بابەتە بە ناوی دکتۆر ئۆڤا سیدر کراوەتە عەرەبی تجارة الأطفال المربحة بازرگانیە بە سوود و قازانجەکەی مناڵان بازرگانی بە مناڵەکەی سوودێکی زۆر وەرەگری ئەڵێ هەموو ساڵێ زیاتر لە 28,000 مناڵ حکوومەتی سویدی ئەیان ڕفێنە لە باوک و دایکیان ئەسێنێ بەبێ و بزان لەکوێن ئەم پەرلەمانتاران قسانەکە اینجا هەنێ نمونەی زەقی هێناوەتەوە تۆ تەسەوورەکەی دایکێک مناڵەکان لێ سندۆتەوە بە پاساوی چی بە پاساوی ئەوەی جوان مناڵەکەی نەگرتۆ بە باوشەوە کە سەرمای نەبێ ئەو دیمەنیان بینیوە لە بازاڕە مناڵەکە جوان نەگرتۆ بە باوشەوە لیان سندۆ تۆ نازانی تربەتی مناڵ بکەی دایکێک کاتێ هەست دەکات دوو کچی هەیە لە فێرگە کوڕەکان تەحەڕوشیان پێەکەن ئازاریان نەدەن دایکەکەی شکات لە قوتابخانەکە کە لای بەڕێوەبەری قوتابخانە شکاتیش لە قوتابخانەکە لای سۆسیال قوتابخانەکە بەڕێوەبەرەکەی زۆری پێ ناخۆشە بێ چونکە ئەمە بۆ سومعی قوتابخانەکەی خراپە ئەڕوا شکات لە ئافرەتەکەکە ئەڵێ
ئەم مناڵانە خۆیان درۆیان کردو و تویانە کوڕەکان دەستمان بووە بن تا حڕشمان پێکن کەواتە دایکەکە نەیزانیوە پەروەردەی مناڵەکانی بکە دە مناڵەکانیان لێسەنەوە ئەم دایکە قوربەسرە کە هاتووە مناڵەکانی لەدەست گورگ ڕزگارکە مناڵەکانیان لێسەن مناڵێکی دیکە کە لیان سندووە لە داوک و باوکیان سندووە لە قوتابخانە وتوێتی چی؟ وتوێتی لە ماڵەوە نە باوکم نە دایکم منیان خۆش ناوێ ڕقیان لە منە یەکسەر ڕۆشن لیان سندووە دوای ئەوە باوک و دایک هاتوون وتویانە ئەمە برایەکی هەیە براکە یەکێک لەوانەیە کە خاوەن پێداویستە تایبەتەکان ئێمە بەزەیمان پێایەتەوە کەمێ نیازی زیاتر ئەدەینێ لەبەر نیاز زیاتر ئەدەینێ چۆش کاتی کردووە لیان سندووین نمونەیەکتان بۆ بژێڕۆ لە بەریتانیا لەگەڵ خۆمان ڕوویە کەسێک خەڵکی ئەم کوردستانە ناوی کاک عومەرە بۆی جێڕامەوە وتی یەکێک لە وڵاتەکانی دۆلی ئەسکەندنافی ئەژیا ناوی وڵاتەکە نایەن وتی لەوێ کچێکم هەبوو تەبەنی 17 ساڵ هەستم کرد ئەخلاقی کچەکەم گۆڕاوە باسی LGBT و ئەمانەیەکە هاوڕەگەزبازی و هاوڕەگەزخوازی باسی نەبوونی خواکە منیش ترسام وتم ڕۆڵەکان بەدەسەدەم بڕیارم ما بێمەوە بۆ کوردستان بژین سواری سارە بووین ئەو وڵاتەمان بەجێهێشت گەشتینە هۆڵەندا سەرەکەین پۆلیسی نێودەوڵەتی یەخیان گرتی لە هۆڵەندا یەکسەر کەلەپچیان کردم و کچەکان لێسن و بردیان ئەمە کەی 2013 ئەڵێ چەند ساڵ ئەگەڕاین بە دوای نەمان نازانین لەکوێیە لە هۆڵەندا ئەگەڕاین لە سوید ئەگەڕاین لە نەرویج ئەگەڕاین نازانین لەکوێ کەس وەڵاممان ناداتەوە تا خوشکێکی هەیە زۆر زیرەکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە چەند ساڵ ئەگەڕێ بە دوایە تا بزان لەکوێ سەیری ڤیدیۆیەکی کردووە کۆمێنتێکی نووسیوە دۆزیەوە کە دۆزیەوە ئەڵێ زۆر قسەی پێوتی ئەڵێ وتی ئێوە زۆر دڕندن وسوتانە من ببن بۆ مووسڵ بمن بە داعشێک لەوێش بمتەقێنێتەوە ئێوە ئێستا هەمووتان تیرۆریستن لە مووسڵەژی خوشکەکەی دەستی کرد بە گریان وانییە خوشکە گیان دادەی گیان وانییە ئەوە ماڵەکەی خۆمان و ژوورەکەی خۆتە ئەوە یاریەکانی خۆتە و کتێبەکانە کە دوای قەناعەتی کرد طبعا نازانێ لەکوێ ئەو کچە داماوە نازان لە شارێکە لەکوێ بڕیاریە هەڵبێ یەکسەر پێیان زانی ئەڵێ دکتۆر لە 2013 تا ئێستا نازان مەوچم لەکوێ تەسەورەکەن ئەمە لەبەر چی؟ لەبەرەوەی ویستوێتی بێنێتەوە کوردستان ئیتر دیعای کراوە لەسەری کە ئەوانە ئەیانوێ کاری خراپی لەگەڵ بکەن اینجا یەکێ لەو کارەساتانە ئەم مناڵانە کە ئەڕفێنرێن بەڕاستی تەسلیمی کێکرێن زۆربەی زۆری تەسلیمی ئەو کەسانەکەن کە پیاوێکە شوو کردووە بە پیاوێک ئەم مناڵە داماوە وەکو خۆی پەروەردەیەکە تێکێدا جیناتی تێکەدا یاری بە عەقڵیەکە یاکو کچێک شووەکا بە کچێ ئێ مناڵیان نابێ خۆ بە زۆر نییە ئەم ناڵانە ڕادەسەکردن لەوانە قێزەوەنتر ئەوەیە بە پارە ڕادەستی نێربازەکانەکرێ مناڵ بازەکان نەک نێرباز پیدۆفیلیا ئەوانەی ئالوودەی مناڵبازی بوون حەزیان لە مناڵە بۆی ئەڵێم کاڵێم لە جندەرە و بۆ پیدۆفیلیا هەمان پاساو کە هێناویانەتەوە بۆ یعنی ئەوەی کە هاوڕەگەزخوازی و هاوڕەگەزبازی کچێک حەز لە کچەکە حەز لە نێر ناکە اینجا چەندها جۆر 12 جۆر سەرەکی اینجا فەرعەکانیش 56 جۆر جۆری جەندەریان داناوە بۆ نمونە ئێم کە دەلال لە چیەکە لە پیاوەکە ئێم یعنی پیاوێک تەسەور بکەن پیاوێک حەزەکە فاعیل بێ بەڵام لەگەڵ پیاوێکە کاتە خێزانی خۆی بەڵام ئەو پیاوەی کە بووەتە خێزانی حەزەکە دوو ڕەگەزخوازە هەل لە ڕەگەزی خۆی هەل لە پیاوان حەزەکە فاعیل بێت و مەفعول بێ بڵێ ئێم سێ پیاو بەیەکەوە خێزان پێکێنن F بۆ ئافرەتان مێ F باشە هەموو جۆرەکان هەمووی دروسە و ئازادە یەک جۆر دروست نییە ئەویش تەعەدودی زەوجات هەموو جۆرەکان هەمووی ڕێگەی پێدراوەتە نا تەعەدودی زەوجات نەبێ بۆی ئەوانە کە ڕادەستی ئەو کەسانەیە کرێن کە مناڵبازن ئازاریان نەدەن ئینتیهاکی حورمەت و شەرەف و ناموسی مناڵان ناکەن بەبێ باوک و دایک هەر ئاگای لێ نییە
جامعەیەکی ئەڵمانی ساڵی 2020 ناوی هیلدسهایم باز لەوەکە ئەڵێ پسپۆڕێک پرۆفیسۆرێکی گەورە بە ناوی هێلمت کنیتلەر هاتووە وەکو ئەزمونێک وەکو تواقیکردنەوەیەک ئەم مناڵان ڕێژەیەکی زۆر تەسەوەرەکەن لە ساڵی 1970ەوە ئەمە ئیش ئێسە نییە لە ساڵی 1970ەوە کۆمەڵێک لەو مناڵانە بێ باوکانە ڕادەسی کێ کراون ڕادەسی نێربازەکان کراون بزانن بە مروری زەمن بە تێپەڕبوونی ساڵ و ماوە بزان ئەبنە باوکێکی دڵسۆز بۆیان چ کارێکی قێزەونە ئێسا هەمان هەنگاو بۆ ئاساییکردنی هاوڕەگەزخوازی هەمان هەنگاو ئەگرێتە بەر بۆ ئاساییکردنی پیدۆفیلیا هەمان هەنگاوە بۆ یەکێ لە هاوڕەگەزخوازەکان لە مناڵ بازەکان نەک هاوڕەگەزخواز مناڵ بازەکان بەکارهێنانی سۆزداری شێوازی عاتیفە جۆشاندنی عاتیفە و مەرحەمەتی خەڵک لە بەرەو بەزان پێباتەوە ئەڵێ چی طبعا سێری ئەوانە بکە هەمیشە وەکو کەسێکی میهرەبان کەسێکی پاک خۆیان پیشانەدەن ئێمە باسی ئەوانە ناکەین حەقیقەتەن نەخۆشن پێویستیان بە چارەیە بەڵێ جۆرێکەیە کە نەخۆشە پێویستی بە چارەیە یارمەتی بی پزیشک دیاری کە کامەیان چ ڕەگەزێکیان زاڵە بەسەرەوی دیکانە چارێکە ئەوانی دیکەش تاقیکردنەوەیەکە خۆ ناکرێ هەرکەس حەزی لە هەرچی بوو ئیتر گوێ نەداتێ وەکو چۆن ئەو کەسەی کە حەزی لە ئەوەیە پیاوە حەزی لە پیاوە تاقیکردنەوەیکی گەورەیە کەسی وایە شەهوەتی زۆرە خۆ ناکرێ بڵێ بە ئارەزی خۆت بڕۆ ڕابێرە ئەمە تاقیکردنەوەیە کەسی وایە نەزۆ کە مناڵی نابێ هیچ وروژاندنێکی نییە چی لێەکەی چارەیەکەی باش چارە ناکرێ تاقیکردنەوەیەکە ئەبێ تەحەمولی هەبێ اینجا ئەو زانکۆیە ئەڵێ چی ئەڵێ لە حەفتاکانە ئەو مناڵانە ڕادەستی ئەو کەسانە کراون ئەوانەش وەکو دڕندە تیان بەربوون یەکێک لەوانە ئەڵێ چی ئەڵێ ئەم ئێسام سەردەمی خۆشەویستیە نەک جەنگ ڕۆژێکە بێت ئێمەش مافی خۆمان وەرگرین ئەو کاتە ئەزانن ئێمە جوانتر ئەتوانین سۆزداری و سێکس لەگەڵ ئەو مناڵانە بکەین باشتر لە باوکو دایشان بەو شێوازە بە ڕاشکاوی کار لەسەرەوەیەکەن هەندێ خاڵە بۆ ئاساییکردنی پیدۆفیلیا نەهێشتنی ساڵی ڕەزامەندی بۆ ئەنجامدانی کاری سێکسی جاران لە زۆربەی وڵاتی ئەمریکا و ئەوروپادا 17 یان 18 ساڵە بوو ئێستا بەرەبەر کەمیان کردوتە هەندێ وڵاتی کردویانن نەک زەواج بەڵام ڕابواردن معاشەرەی جنسی مناڵێک لەگەڵ مناڵێکی دیکە گیانوانە 10 ساڵ هەندێ وڵاتێک کەمتریش اینجا پیدۆفیلیا ئەنەوێ هیچ ساڵێک دانەنێ مناڵەکە خۆی ڕازیە تەواو مناڵەکە خۆی ڕازی بێ تەواو اینجا دوای ئەوە نەهێشتنی پیدۆفیلیا لە لیستی نەخۆشیە دەرونیەکانە وەکو چۆن ئێستا جەمعی طبی نەفسی ئەمریکی لەگەڵ علمی نەفسی ئەمریکیە یەکەم دەستگا بوون کە هاوڕەگەزخوازی و هاوڕەگەزبازیان نێربازی و مێبازیان لە خانەی نەخۆشیە دەرونیەکانە لابرد ئێستا ئەوانیش هەوڵی بۆ ئەوەدەن اینجا یاساکانیش بە تاوانی نەزانن تەسەور بکەن چەند نمونەیەکتان بۆ بێنمەوە خانمە فێرخوازێکی کۆلیژی پزیشکی لە ئەڵمانیا تێدی نیشتمانی هەیە لە هەموو وڵاتێکا کرێ تێدی ئەڵمانی توێژینەوەیەک پیشانەدا پێشکەشەکە لە تێدی ئەڵمانیا تەسەورەکەن کۆلیژی پزیشکی خوێنی ئەڵێ منداڵبازی هیچ پەیوەست نییە بە نەخۆشی دەرونیەوە کارێکی سروشتیە بەرگری لێەکە لە نیویۆرک تایمز بە هەمان شێوازیش مەقالێکی بڵاو کردەوە بەوەی کە منداڵبازی پیدۆفیلیا تاوان نییە وەزارەتی عەدلی ئەمریکی باسی بەکارهێنانی مناڵەکە باسی ستەم لەو مناڵانەیەکە بە تایبەتی ئەو مناڵانەی کە بێ باوک و دایک کرد تەسەورەکەی من هەر خۆم چوم سەیری سایتی فەرمی یەکێتی ئەوروپام کرد نەک لە جێیەکی دیکەم وەرگرت بێ بڵاویشم کردو کێ ئەوێت لینکی فەیسبووکەکە بابەتەکە وەکو خۆی بڵاو کردوتەوە تەسەورەکەی لە ئەو لینکەدا کە لینکی فەرمی یەکێتی ئەوروپیە
ئەڵێ چی؟ ئەڵێ ڕێژەی مامناوەندی مناڵی دەرەوەی بازنەی یاسا 160 لە ئەوروپا، یعنی لە 10 مناڵە 6 مناڵی دەرەوەی یاسایە. اینجا ئەو مناڵان بەکارهێنرن، ئەفرۆشرێن، بازرگانیان پێوەکرێ. ئێستا یەکێک لەو وڵاتانەی کە فەرەنسا دژی وەساوەتەوە، ئەو فەرەنسای کە زۆر ئازادی بڵاوە کاتۆ لەم بابەتە، شەڕێکی ئیعلامی دژی ئەو وڵاتەی دیکەیەکە لەبەرەوەی مافی مناڵ ناپارێزێ، ئیستیغلالی جنسیان پێکرێت و بازرگانی سکسیان پێکرێت. کوێ؟ یابانە. ئەو یامانی هەڵێ کاکە یابان ڕەوشی جوانیان هەیە، یاریگەکان پاکەکەنەوە. بڕۆ سەری ئینتیهاکی حقوقی مناڵ بکە لە یابانە، کارێکی زۆر قێزەونە. تەسەور ناکەی. وەزارەتی عەدلی ئەمریکی ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوانەی کە دیمەنی سێکسی مناڵەگرن، ئەو مناڵان ئیغتیساب ئەکرێن، ئەبەسرێنەوە، لاقە ئەکرێن، هاوارەکەن ئەم مناڵانە. جاری ئەو مناڵەکە هێشتا پێی نەگرتووە، لاقە ئەکرێن، درێژی سێکسیەکەیەتە سەریان، وێنا ئەکرێت، گرتە ڤیدیۆ بڵاوەکرێتەوە. ئەڵێ وەزارەتی عەدلی ئەمریکی ئەڵێ 1 ملیۆن مناڵیان بەکار هێناوە بەس لە ئەمریکا.